لێکۆڵینەوەکان دەستی پێکە توانرا لە ماوەی 24 کاتژمێرە ئەو سێ کەسە کە لەو ماڵا بوون دەستگیر بکرێن. لە میانەی لێکۆڵینەوەکانە دانیان نابەوەکەەوە ئافرەتیان شەوە پێشتر هێناوە هاوڕێی یەکێک لەو تۆمەتبارانەیە شەو لەلایەن بووە بۆ بەیانی کە هەڵساون لە خەو بۆ ئێوارەی داهاتوو دیارە کێشەیەکە هەبووە لە بینیانە لە بینی هەرسێکیانە یەکێک لە تۆمەتبارەکان فیشەشێکی پێوە ناوە کوشتێتی ئەمە بە پێی دانپێدانانی خۆی و بە پێی و لێکۆڵینانەی کە لە پۆلیسی چوارچرا کراوە. سیانزەی سێ تا ئەمڕۆ 167 کەسمان دەستگیر کردووە لە خاوەن کەسەکان کە تەجاوزەکەیان کردووە ئەوانەی کە کاریان تیا کردووە ئەوەی کە ڕێگە پێدانی پێیاون ئەمانە دەستگیر کراون و دراونەتە دادگا بۆی ئیجرعاتی یاساییان لەگەڵا کرێ لەگەڵی شانووسایەکمان ئاراستەی دادگای تێڵچوونەوەی سلێمانی کردووە کە وا بکرێت سزاکان قورستر بن بۆی و کەسانی کە پەنا ئەبەنە بەرەوەی کە مڵکی میری داگیرکەن یا تەجاوزکەنە سەر عەرزی حکومی ئیجرعاتەکان تونتر بێ لەگەڵیان ناو